بە هونەری فۆتۆ دەیەوێت خانووی گەڕەکە کللتوریەکانی شارەکەی بە دیکۆمنت بکات. سارا بەخۆی و کامێراکەی دەستیەوە کۆڵان بە کۆڵانی سلێمانی دەگەڕێت تا سەرجەم خانووە کۆن و کللتوریەکانی شارەکە دیکۆمنت بکات. وەکو ئەرکێکی فۆتۆگرافەری کە لەسەر شامە ئەگەر بتوانم خزمەتی بکەم بە فۆتۆ بیهێڵمەوە، چونکە زیاتر ئەم بیرەی من بەم شێوەیە دروست بوو وردە وەردا بینم شوێنە کللتوریەکانمان ماڵەکانمە بەرەو ڕووخان و نەمان و لە ناوچوو نەچێ. ئامانجی من لەوەیە هێشتنەوەیەتی ئەگەر بە فۆتۆیەکیش بێت کە لە توانای خۆما بێ ئەوە بیهێڵمەوە. ئەو نزیکەی ساڵێکە سەرقاڵی ئەم پرۆژەیە. تا ئێستاش زیاتر لە 500 فۆتۆی ئەو خانووە دێرینانەی چرکاندووە. زیاترەوە خۆی ناگرێت لەوەی کە بڵێن ئەو ماڵانەی کە چۆڵ بێتن ها من ئەرشیفی کەم. زۆربەی ماڵەکان کاڕۆم ماڵی تایە. یاخو کە لە دەرەوە سێری ئەەکەی هەست ناکەی کە ئەمە ماڵێکی کەلەپوری و مێژوویە. بەو پێی خانووەکان تەمەنیان زۆرە و هەندێکیان مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ دروستبوونی شارەکە لە هاوێنەی چاوی ئەم فۆتۆگرافەرەوە دیمەنی ناوازە تۆمار کراوە. دیمەنی کاریگەریم زۆر بینیوە لە خانۆکانە لەوەتی ئەم پرۆژەی دەست پێ کردووە. ئەتوان بڵێم کاریگەرترینیان دیمەن کە بینیم لەم خانوەیە بوو کە ئەگەڕێتەوە بۆ سەدەیەک دروست بوونی. کاتێک کە خۆم پیا کرد لەوانەیە بڵێم 12 سەگ بەڕۆڕووم هاتن سەگی برسی. لێرەوە توان بڵێم سوپاس بۆ هاوکارم بەڕێز محەممەد دەلاک کاگەرەوم لەگەڵانە بواە تاسەوەرمە کرسەگەکان پەلاماریان باما لەگەڵ یاخود ئەو کەسی کە دەرگاکەی بۆ کردینەوە باش بوو بە خۆشحاڵیەوە ئەوانم لەگەڵا بوو توانی مانسەگەکان بکەینە دەرەوە و ئەرشیفەکەی خۆم بکەم. لە ئێستادا لە کۆی 8 گەڕەکی دێرینی سلێمانی کە پێک هاتووە لە 6300 خانوو تەنیا 200 لەو خانووە دێرینانە بە پێوە ماون. لەو ژمارەیەش 120یان بە کەڵکی ئەوە دێن کە وەک شوێنی نیشتەجێبوون بەکار بهێنرێن و هەرچی خانووەکانی دیکەشە دووچاری داڕوخان بوونەتەوە. شەڵاوعلی NRT سلێمانی. بەڵێ هەروەکو لە راپۆرتەکەشدا ئێوە بینیتان بێگوان ئەمڕۆ میوانداری خاتونێکەکەین کە کاری فۆتۆگرافی دەکات و کاری ئەرشیفکردنی گەڕەکە کۆنەکانی شای سلێمانی دەکات و کۆکو ئەرشیفێ بتواندرێت لە هزر و یادی تاک بە تاکمان بمێنێتەوە. خاتو سارەنامە فۆتۆگرافەر کە ئەمڕۆ لەگەڵ ئێمەدا میوان و لە تۆریەکەمی بەرنامی بانی باش کوردستاندا بەشدار بەخێر بێ خاتو سارە و بەیانی باش. سپاس بۆیەوە سپاس بۆ گەرنگیدانتان بەم پرۆژەی من. سوازەتەش کە ئێمە باز لە مێژوو دەکەین باز لە کەلەپور دەکەین هەر تاکێکمان یەکسەر بازەوە دەکەین ئێمە خۆمان بە خاڵی زانانی و باز لە پاراستنی دەکەین. بەڵام ئەوەی کە خەمخۆری جددی بێت دوورە لێوەی واتە خەم ساردە لێوەی کەواتە تۆ چۆن ئەم بیرۆکە بۆ هات چۆن دەستە پێ کرد؟ بەڵێ ڕاستە هاوڕاتم من لە ڕاستیە کە ڕۆژانە ڕۆشتم بۆ بازار یاخود بۆ دکتۆرێک بە گەڕەکە کۆنەکان هاڕۆشتم بە تایبەتی شێخانجکەم خۆمان لێو نزیکین ئەم بینین کە ماڵەکان بەرەوڕوخانە ڕوا ئەخۆت ئەوانەی کە نۆژەنەکرانەوە بۆ شێوەیە نۆژەن ناکرانەوە کە مورچی سیمای کۆنەکەی پێوە دیار بێک و کللتوری خۆمان. ئەم بیرۆکەیم لا دروست بوو کە هیچ نەبێ بتوانم ئەوەی لە توانای خۆمایە چونکە من فۆتۆگرافەرم بتوانم بە فۆتۆکان ئەو سیما جوانانەی ئەو گەڕک و ئەو ماڵانە بهێڵمەوە. بیرۆکەکەم بەو شێوەیە بۆ هات. بەڵێ کاتە خاتو سارەکی هاندەرە بوو کە داما پاڵپشتی سەرکی کردی کە بتوانی پرۆژەی باشیفکردنی گەڕکۆنەکانی شاری سلێمانی لە وێنەدا هەمووی کۆ بکەیتەوە. لە ڕاستیا کە دەستم پێ کرد کەس لەگەڵمانە بوو بەڵام کە کەوتمە ناو عمقی پرۆژەکە و وردە وردە کەسەکانم ناسی. ئەتوانم بڵێم یەک ناوەکان ئەتوانم بڵێم کە هەتاکو ئێسش هاندەر من لەم پرۆژەیە زۆر بەڕێز کاک جەمالی حاجی حەسەنی لۆکە کە زۆر لە خۆم خەمخۆرانەتر لەم پرۆژەیە بە ئامادەکردنی راپۆرتەکان دەستنیشانکردنی کەسایەتیەکان وروها بەڕێز محەممەد دەلاک هەتاکو ئێسش هاندەر من بەرەو پێشبردننی ئەم پرۆژەیەم و پێکەوە ئیشەکەین. بەڵێ کاتە خاتو سارە ئەمە بزانم لە کێوە دەستە پێکرد چ ساڵێک بوو دەستە پێکرد باز لە هاتنی بیرۆکەنەوەیەکە و کرد کە چۆن بیرۆکە بات بەڵام لە کێوە دەستە پێکرد و تا ئێستاش بەردەوام. لە ڕاستیە من کە ئەچوومە دەرەوە وەکو ئاماژەم پێە کامرم پێ نەبوو کە پێشەوەی ئەم بیرۆکەی بە تاواتی لەلام کاموو بێ بەڵام تقریبان بۆ ساڵەکێ کە من بە تاواتی خۆم حازر کردو خۆم ئامادە کردووە بۆ بە ئەنجامگەیاندنی ئەم پرۆژە.
بەڵێ تۆ هەر کە وێنەی خانوێکی گرتووە وێنەی خانۆ کۆنانە گرتو کە لە شاری سلێمانیدا بوونیان هەیە لەگەڵ ئەوەشدا کە وێنەکە و چرکاندەوە بەڵام گڕایتەوە سەر ئەو خاوەنی خانوەکانی کە لە سەرتاوە ئەو خانوەیان هەبووە لەگەڵ ئەوشدا زانیاریەکانی وردە سەبارەت بە کەسایەتیەکاندا بڵاو کردێتەوە ئەمە چۆن بووە؟ زۆر ڕاستە من کە خۆم ئامادە کرد بۆ پرۆژەکە لە پێشە لە گەڕەکەکانەوە دەسم پێکرد تەنها فۆتۆی گەڕەکەکان گۆشەیەکم وەرگرت و تەنها گەڕەکەکانم ئەچرکان دوایەوە وردە بیرۆکەکەم بۆ هات بچمە ئەڵقی ماڵەکانەوە لە دەرگای ماڵەکانممە بە خۆشبەختانە ماڵانی کەلیان کردمەوە مسپاسیانەکەم لێرە هەنێ ماڵی ژەبولیان ناکردمەوە یاخود ڕێیان نایم ئەرشیفەکان بکەم تێمەژەوە گەڕێتەوە بۆی کە خەڵکی شاریتیانە بوو دڵسۆز نەبوون بەحاڵ من کە ماڵێک کە ئەرشیفم کردووە هەوڵم ماوە بگەم بە ئەو کەساتیانی کە لەو ماڵەیە ژیاوە نەک ئێستا کاتی خۆشی توانیمە بگەڕێمەوە بۆ ئەو کەساتیانی کە پێش دروستکردنی خانووەکە خۆیان بە جوودی خۆیان ئەو خانوەیان دروست کردووە بە پێی تواناکانی خۆم گەڕاوم ئیتر بەهۆی سۆشیال میدیا و بێ یاخود بەهۆی ئەم کەساتیانی کە باسم کردووە لە ڕێی ئەوانەوە توانیمە بکەم بەو کەساتیانی کە لەو ماڵەیە ژیاون لە ڕێی سەرزاری ئەوان من توانیمە راپۆرتەکان وەکو خۆی بە دروستی جوان دڵنیا بووم لێ ئەنجا لەسەر ئەو خانووە من توانیمە ئەو راپۆرتە پۆست بکەم بەڵێ کاتە وەرگرتنی زانیاری لەسەر کەسایەتەکان تەنها لە ڕێگەی ڕێبوارەکانەوە بووە کە تۆ بەبەرچاو کەوتون یان چۆن؟ من کە خانۆکەم ئەرشیف کردووە لە پێشە زانیمە ئەم خانۆ ماڵی چێە بەڵام ئەوەی کە لای من نەبوو راپۆرتەکە بووە دوای کە ئەرشیفی خانۆکەم کردووە هەوڵم ماوە بگەم بە کەسایەتیەک لەو ماڵە ئەگەر چۆڵ بوو بێت یاخود ئەگەر کەسایەتیەکانیشی ئێستەشی تیا بێت چونکە ئەو ماڵانە دەستا و دەست ڕۆشتون تەسەوڕ کە لەوانەیە ئەوەی کە ئەم ماڵی کە من ئەرشیفم کردبێت کە ئەم ماڵی ئێستتیایەتی تیاژی ئەو زانیاریە نییە لەسەر ئەو ماڵە من هەوڵم ماوە بگەم بە کەسایەتیە کۆنەکۆنەکەی کە لەو ماڵەیە ژیاوە هەوڵم ماوە بەو شێوەیە کە لە ڕێ ئەم کەسایەتیانی کە ناوم هێنان بگەم بەو راپۆرتی کە خۆم مەبەستمە بەڵێ ئێمە هەمیشا کە ماڵێکی کۆن یاخود گەڕێکی کۆن دەبینین هەستێکی سیرمان لا دروست دەبێت و لەوانەشە چیرۆکی جۆرا و جۆر لە زەهنماندا دروستی بۆ بکەین و کە لەوانەشە خەیاڵی بێت واتە ئەسڵی واقعی نەبێت کەواتە تۆ هەستت چۆنە لە هەمان کات دەکەوێنەکانیش ئەچرکێنی چیرۆکی ڕاستەقینەکانی ئەزانی من لە ڕاستیە کە ئەچمە ئەم گەڕەکانە زۆر ئارامە بم جا بە تایبەتی کە ئەچمە ناو ماڵەکانەوە کە زۆر جار کە دەسەکەم بە ئەرشیفکردن لە کاتی وتوێژە لەگەڵ کەسایەتیەکانە چیرۆکی سیر دروست ئەبێت چیرۆکەکان زیاتر ڕاتێکێشێ بەرە و قوڵایی پرۆژەکە بۆ نمونە وەکو بەڕێز لە مەڵکەنی لە ماڵی عوسمانی حەمەینەهار کە لێوێ دانیشت بووین کۆمەڵی چیرۆک دروست بۆ وەکو کفنەکەی شێخ مەحموود کە کفنەکەی بۆ دەرهێنام ئەمەش خۆی لەخوا ئەرشیفێکی تر بوو بۆ من ئارامەیەکی تر بوو بۆ من خۆشحاڵیکی تر بوو بۆ من کە ئەم چیرۆکە لە ماڵەیە هەیە و بەم شێوەیە بووە کە بۆی جێڕامەوە و لە پرۆژەکەمە پۆستم کردو بە تایبەتی بەڵێ ئەرشیفکردنی ئەم وێنانە تا چەنە گرنگە بۆنەوەی داهاتوو هەم زیندوکردنەوەی مێژوەیەکە بۆ ناوانی داهاتوو کە لێوەی زانیاریەکان و هەروەها گەڕەکە کۆنەکانەوە ببینن تا چەند لێرەدا لایانی پەیوەندیدار هاوکار بووە تا چەند دەست پێشخەریان کردو بۆ ئەوەی هەم هاوکار بن هەم ئەمانش ئەم گەڕەک و خانە کۆنانە بمێننەوە لە ڕاستیا هەموو میلەتێک ئەبێ خاوەنی کلتور و ئاساری خۆی بێت من وەکو خۆم کە چە فۆتۆگرافەرێکم کە توانیمە بە زوومەکەم دۆکیمنتی ئەم ماڵانە بکەم کە بمێنێتەوە لە عینی دڵنیایەکی وابم بە خۆم کە ئەگەر هەچ کەسێکی کە نەیکات ئەو وەکو لایانی پەیوەندیدار من لە لای خۆمەوە بتوانم بە زوومی کامێراکەم ئەو دۆکیمنتە لای خۆم بپارێزم لەوانێ ڕۆژێ لە ڕۆژان بیکەم بە کتێبێک یاخود کوڕاسێک بۆ سلێمانی یاخود پێشانگایەک ئەمە ئەمێنێتەوە وەکو دۆکیمنتێک بۆ نەوەکانی داهاتوو من لەوەیە زۆر دڵنیام و زۆر خۆشحاڵم کەم ئیشە ئەەکەم بەڵێ باس لە پێشانگا کرد ئەمە بزانام تا ئێستا بەژاوی لێت پێشانگایە کردووە من 2007 پێشانگایەکی تایبەتی خۆم هەبوو بە ناوی ڕەنگەکانی من بە 30 فۆتۆی سروش بەشداریم کرد و 2010 لەگەڵ بەڕێز حاکم قوبای جەلیلزادە توانیمان پێشانگایەکی جیاواز نمایش بکەین بە فۆتۆ بە دەقی هایکوی شعری حاکم قوبای جەلیلزادە و بەشداری زۆر لە پێشانگای
هاوبەشیم کردووە لە سلێمانی و لە دەرەوەی سلێمانیش. بەڵێن ئەی لەگەڵەوەی کە پرۆژەی ئەم ئەرشیفکردنەوە ڕاگەاندووە لە زەهنتا هەیە کە لەگەڵ یا پێشەنگایەکی وەکو هەمیشەی بکرێتەوە کە بتوانن هەم گەشتیارە هەم ڕێبواران و ئەوانەی کە بیانەوێت لە مێژە کۆنەکان و کەلەپورە کۆنەکانی شاری سلێمانی تێبگەرم بێن سەردانی ئەمە بکەن. بەتەکیت من لە بەرنامەما هەیە کە پرۆژێکی زۆر تایبەت و کامڵ و پڕبەپڕی ئەو ماندووبوونەی خۆم کە لەم پرۆژەیە کاری تیاکەم ئەمەوێت پێشانگایەکی زۆر پوخت و جوان ینی سیمایەکی جوانی پێوەبێ بۆ سلێمانی بۆ پێناسی ئەم شوێنە جوانانە لە بەرنامەما هەیە بەڵام نازانم کەی نەگەیشتومەتەوەی کە پرۆژەکەم بە تەواوەتی ئەو ماڵانی کە خۆم بەبەسمە بە ئامانجی بگێنم لە ئێستاە بەڵێ لە بەرنامەما بەڵام نازانم کەی. بەڵێ تەنها تۆ چرکاندنی وێنەکانی شاری سلێمانیە بیلۆ ناکەیتەوە پەلبەهایژی بۆ شارەکانی ترێرمی کوردستانیش چکە جگە لە شاری سلێمانی کە مۆرکی ئەم گەڕە کۆنانەیە بێگومان شارەکانی تریژ مۆرکی تایبەتی خۆیان هەیە. بەتەکیید من کە دەستمە ئەم پرۆژەیە هەوڵما ئەگەر خۆشم نەبن فۆتۆگرافەرەکانی شارەکانی گای قەزا و ناحەکان هیچ نەبێت وەکو من چاک لە من بکەن دەست بکەن بەو ئیشە بەڕاستی من کە دەستم مایە بۆ ئامانجر دەستم مایە کە ڕفیقەکانم هاوڕەکانم وەکو من دەستی پێ بکەن بەڵام بەپێی تواناکانی خۆم لە ئێستا من کەوتومەتە قوڵایی ئەو پرۆژەی لەناو سلێمانی لە سلێمانیە تەواو نەبووە و زۆریشم ماوە و هەوڵیش بم فراوانتری بکەم چونکە خۆ دەزانین بە ڕۆژ و دوو ڕۆژ و تەنانەت بە ساڵیش تەواو نابێ پرۆژەکە زۆر کاری وردی ئەوێ بەڵام بشگمە و یەکێک لە شارەکانی کە بەپێی توانای خۆم بەڵێ بۆنە بە خۆشحاڵیەوە. بەڵێ لە کاتی چرکاندنی وێنەکانم ئەروەها وێنەکان دیزاین جۆرا و جۆریان هەیە کامیان کە تا ئێستا کە کاری وێنەر بۆ کردو ئەرشیفە کردو لای خۆتۆ کام لە زۆر سەرنجی تۆی ڕاکێشاوە؟ ڕاستی هەموو خانووەکان سەرنجی منیان ڕاکێشاوە زۆر بەڵام ئەوەی کە زیاتر سەرنجی منی ڕاکێشا ئەو ماڵە بوو کە ڕۆشتی ماڵی سعید معرف کە ئێستا بە متابچی بن ئاڵوانە کە دەرگاکەمان کردەوە بەڕاستی وەکو ئاماژەم پێ لە ئەمەیەک لەسەر شاشەکە پیشانەدرێت؟ نا ئەمە ماڵی حاجی عارفە حاجی عارف بڕمۆتی ئەمە ماڵی ئەوانە ئەوەی کە من باسم کرد کە دەرگاکەمان کردەوە کۆمەڵی سەگ بەڕوڕوم هاتن ینی من خەفەتم لەوە خوارد ئایا ئەم ماڵە جوانانە بەو سەدەیەوە ماوەتەوە بەم جوانیەوە چۆن بتوان ئەو هەموو سەگە لەم ماڵەیە بن ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا ئەو ماڵە بوو و ماڵی واش هەبوو کاڕۆشتم ینی تەسەور کە بە پێژەیە سەرکەوتوم یاخود کەسەی سەقفەکەم کردو ینی بەس هەوایەکی بەرکەوتە ئەڕووخا ئەو سەرنجانە زۆر لەلام دروستە بوو زۆریش کاریگەری لەسرم هەبوو. ئەی چی لەوەیە زۆر تایبەت بوو لە لای تۆ؟ تایبەتمەندیەکان ئەوە بوو کە من لێرە و سپاسی ئەوانە ئەەکەم کە ئەو ماڵانەیان پاراستووەکو خۆی کە لە دەسەڵاتیان هەیە تەنها دەرگاکە دابخەن بیپارێزن وەکو خۆی ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشاوە چەند ماڵێک ڕۆشتم زۆر بە جوانی ماوەتەوە یعنی ئەوە زۆر تایبەتی هەبوو لە لای من تایبەتمەندێتی خۆی هەبووی بۆ ئەو کەسانی کە توانیویانە بیپارێزم. بەڵێ خاچ سارامێت باس لەو ماڵانە بکەم کە لەسەر شاشەکە پیشانەدرێت ئەمانە کامیانن ماڵی کێیە؟ ئەمە ماڵی سید معرفە کە ئێستا پێڵن متابچی ئەمە لە سابنکەرانە یەکێکە لەو خانوانی کە باسم کردوتم سەگەکانی تیا بۆ مێژوەکەی گەڕێتەوە بۆ سەدەیە زیاتر بەڵام بەکراو بە دوو بەشەوە بەشێکی ئاسار بڵین تازی کرد و دو نۆژەنی کرد بەشێکی وەکو خۆی ماوە ئەمەی کە ئێستا لەسەر شاشەکەی ماڵی باپیرم بووە لە کانێسکان کە خۆشحاڵیەوە یەکێکە لە ماڵانی کە وەکو خۆی ماوەتەوە توانیم بە ئەرشیفی بگێنم لە هەموو گەڕەکەکانە من ماڵەکانم وەکو ئەرشیف بەپێی تواناکانی خۆم و زانیاریەکان ئەرشیف کردووە. بەڵێ کاتە هات سارە تا چەند بەلای تۆ بە تەڕوانی تۆ گرینگە کە ئەم خانوە کۆنەکان و گەڕکۆنەکان وەکو خۆیدا بمێنێتەوە بۆی بتواندرێت ڕبوارەکان لە مۆرکی ئەو شارە تێ بگەن یاخود سەردانی بکەن گەرەوەکو شوێنێکی گەشتیاریش سێر بکرێت واتە وەکو خۆی بمێنێتەوە ببێت دەستکاری کردن. لە ڕاستی ئەم پرۆژەی من لەوە دروست بوو کە بەپێی پێویست نامێنێتەوە خانوەکان بۆیە من ئەم جوهدەم دروست کرد کە بتوانم پارێزگاری لەو خانوانە بکەم وەکو ببێنێتەوە وەکو فۆتۆیەک چونکە بەڕاستی من خانوم ئەرشیف کردووە دوای 3 ڕۆژ لە ئەرشیفکردنی من خانووەکە ڕوخێنراوە کراوە بە گەراج لێرەیە من هەتا ئێوارە هاوار بکەم لەوانێ کەس بە قسەم نەکە جا لەبەرەوە
بەڵێ زۆر گرنگە بمێنێتەوە بەڵام ئایا هەموو کەسێک وەکو ئێمە بیرەکاتەوە ئەویان گەڵاڵەکردنی پرۆژەکەی من ئالۆ دروست بوو کە هیچم لە دەسەڵاتانیە تەنها بە چرکانی فۆتۆکانم نەبێت. بەڵێ ئەی خات و سارە کە لەگەڵ ئەوەی کە چرکاندنی وێنێک دەکەیت و چەند وێنێکی تۆم بینەوە تێکستی جۆرا و جۆرە لەسەر نووسیوە مەبزانام تێکستەکان دەلات لە وێنەکە خۆی دەکات یاخود دەلات لە هەستی تۆ دەکات. زۆربەی فۆتۆکان بڵێ دەلات لە هەستی خۆمەکە کە چوومەتە ئەو خانوانەیە چوومەتە ئەو گەڕەکانەوە هەستێکی بۆ دروستە پێم من چونکە جار ئەنووسم وەکو نووسین ئەنووسم هەستی خۆمە و چۆنەڵێ ئەوانەی کە ئەژنووسن قەڵەمیان پێ زۆر جار هەستێکیان بۆیێت ئەبێ هەردەری بڕن. واتە لە پاڵ کاری فۆتۆگرافرێکە نووسین دەستی نووسین هەردووکی تەکەڵەکەی لەگەڵ هەستەکان زۆر ڕاستی هەردووکی من ئاەتە کردووە. بەڵێ کاتە دەکرێت بڵێن لە ڕێگەی کامێراکەی خات و سارەوە لە ڕێگەی لێنزەکەی خات و سارەوە هەم سروشت هەم مێژوو هەم هەستەکان و زیندووکردنەوەی ڕابردوودا بەدی دەکرێت زۆر بە دڵنیاییەوە. بەڵێ باشە ئەمێت باز لە کێ لە ئێستا زۆر دامتەکە پاڵپشتی تۆکە بە دەرەجەیە کە بتوانیت کارەکان هەموو ڕۆژێ ڕای بکەیت ئەمە بزانم هەموو ڕۆژێ دەست بم پرۆژەیەکەیت یاخود چۆناییە. لە ڕاستیان من کە دەستم کرد بە پرۆژەکە کە چوومە ئەو ماڵانی کە زۆر کۆنن خۆتەزانی زۆربەی زۆریان سەقفەکانیان هەمووی دارە ئەو دارانەش بە پێی زەمان تێک ئەچێ ئەگەر ئاگار لێ نەبێ کۆمەڵێک کەڕ و یاخود بڵێن کرم و ئەو شتانە کە من خۆم پیا کردو تەپ و تۆز تووشی هەستیارێکی کردوم تووشی حساسێتێکی کردوم یاخود ماڵ هیوا هەبووە من بە قادمەیە سەرکەوتم بە پەیژەیە سەرکەوتم دگام لێ نەکراتەوە. ئەمە وای لێ کردوم لە ئێستاە بەهۆی ئەو تیشکە خۆرە بە قوتی کە ئێستا هەیە چونکە من هەستیارم تووشی ئەو حاڵەتەش بووم کەمێک ئارامی تایە یعنی دەرئەچم ناڵم دەرناچم بەڵام زۆر بەکەمی بەڵام ئەمەژمە ئەوە ناگەینە کە من پرۆژەکەم وەستانەوە بەردەوامم و کاریشی تیاکەم بەڵامی تر بەپێ ئەو کاتانەی کە خۆم ئەیڵێم و بەپێ ئەم وەزعی خۆشم تۆزێک نەرمتری پێوە دیارە بە نەرمتر ئیشەکەم تابێت لێستا هاوینەوە بەڵێ لەکانی گەرمە زۆر بەرزشن. باشە تۆ لەگەڵ ئەوەی کە خانووەکان و ماڵەکان ئەچرکێنی گەڕکۆنەکان ئەشریفەکەیت کەسایەتیەکان زانیاری لەسەردا بڵاوەکەیت تۆ تێبینیۆشم کردووە سایز و قەبارەی خانووەکانیش باسی لێواکەیت و باز لە وردەکاری وردوت خانووەکان داکەیت ئەمە چۆن بوو تەنها کەسایەتیەکان زانیاریەکان بەزنەوە یا حەزکە وردەکاری تەواوەتی لەسەریدا بڵێن. ڕاستی من کە چوبێتمە هەچ گەڕەکێکەوە هەچ کەسایەتیە کە دەستنیشانیان کردو بۆ من ئیتر ئایا لە باری سیاسیە بووە ئایا لە باری ئەدەبیە بووە ئایا لە بواری مەسەرەن خێرخوازیە بووە ئەمە گەڕێتەوە بۆی چۆنەڵی ئەو کەسایەتێ لە لای من زۆر گرنگە ئەمانە کاریگەری لەسەر من نەبووە سیاسی بۆ ئەدەبی بووە یاخود خێرخوازی بۆ یاخود چۆنەڵی بیرروڕای ئاینی جیاوازی هەبووە گرنگ ئەوەیە لە کاتی لەو زەمەنەی کە من ئەرشیفەکەی چۆنەڵی تۆمارەکەم و لەو زەمەنی خۆیان بەردێکی خسۆتە سەر بەردێک و یارمەتیشی کەسەکانی ئەم سلێمانیە یا وەکو خێرخوازێک وەکو سیاسیەک عینەشت پێناسەیە بۆ سلێمانی ناسراوە لە سلێمانیا کەسایەتێکی تایبەتیە من هەوڵم ماوە ئەو ماڵی ئەو کەسایەتیانەش ئەرشیف بکەم و بەنیسبەت راپۆرتەکەەوە بەڵێ زۆر گرنگ بۆ بەلامەوە کە من قسەم لەگەڵ کەسایەتیەکانیان کردووە کە ئاماژەم پێەیە کە گەڕاوم بۆ نزیکترین کەسایەتی ئەو کەسێک کە خۆم ویستومە زانیاریەکانی لەسەر وەرگرم ئەویش بە پێی زانیاریەکانی خۆی ئەوەی یاوەتێ ئەو راپۆرتە یاوەتێ ئیترمەژە گەڕێتەوە بۆی ئەو کەسایەتێک کە ئەو راپۆرتە یاوە بە من تا چەند شارەزایی هەبووە لە تەنانەت راپۆرتی وام هەبووە وەستاکان نای وەستاکانیشی یاوەتێ یاخود تاپۆی ڕەشی یاوەتێ یاخود ئەو کەسایەتی وەکو گەڕێکی جوەکان تەنانەت ڕسمی ئەو جوۆشی یاوەتێک کە کاتی خۆی لی کڕیوە ئەمە گەڕێتەوە بۆی زەوق و سەلیقەی ئەو کەسایەتیش کە لەو ماڵەیە ژیاوە پاراستوێتی ئەمە ئازاتی ئەو کەسایەتیانەشە ئەنجامن. کامێراکەەوە ئەمڕۆ ئامادە کردو لە ستۆدیۆ مێ بزانم هوەری فۆتۆگرافی تا چەند پەیڕەوی یاساکانی فۆتۆگرافی هەم چرکاندنی وێنەش دەکات. هوەری فۆتۆگرافی زۆر گرنگە بە تایبەتی ئێمەی فۆتۆگرافەر ئەبێت لەگەڵ کەسانی ئاساییە زۆر جیاوازیمان هەبێت چونکە ئێمە کە دەسەینە کامێرا ئەبێ یاساکانی فۆتۆ وەکو خۆی بگەێنین ئەبێت تەکنیکی ئەو کامێری کە بە دەستمانەوەی وەکو خۆی
شارەزابین بتوانین چونکە فۆتۆ چرکاندن هەر چرکاندن نییە ئەبێت تۆ بزانیت ئەو کامەری کە بەدەستەوەی لە چ کاتێکا تۆ ئەو تەکنیکە بەکارێنی وەکو خۆی بۆنە و هوەری فۆتۆگرافەری بەڵێ زۆر زۆر پێویستە بۆ ئەم کارانە چونکە تۆ بە شێوەیەکی هوەری ئیشەکانەکەی کاتە تەنها لە ڕێگەی ئەم کامێراوەنیە کە تۆ وێنە هەچرکێنی بەڵکو لە پشت چرکاندنی ئەم وێنە ئەوێ باگراوندێکی زۆر زانیارێکی زۆر ئیدیتکردنێکی زۆر و چاکردنێکی زۆر هەبێت لەسەر وێنەکە بەتەکی دەبێت شارەزایەکی باشە هەبێت لە بواری کامێراکە و تەکنیک و ئیدیتکردنیش بەڵێ تۆکو خانمێک تا چەند خانمان ئەبینیت بێگومان خانمان ئێستاجار لە کار و پرۆژە و ڕۆڵی کاری جۆرا و جۆر و کاروباری ترا بەڵام لە ناو دنیای فۆتۆگرافیدا لە ناو چرکاندنی وێنەدا ڕۆڵی خانمان چۆن دەبینی؟ بە خۆشحاڵیەوە لە ئێستاە خانمان زۆر بەرەو پێشەوە چوون لە بواری فۆتۆگرافەریە زۆر ئەتوان بڵێن بەدەر لەوسا کە هەموو شتێک عیبە بوو کەس نەیەتوانی ئەو توانایی لە ناخی خۆیان چۆنەڵی دەری بڕێ بەس خۆشبەختانەی سابینین خانمانمان زۆر لە بواری ویدینا ئیشەکەن کە کردوانە بە پیشەی خۆیان ئەمە دڵخۆشیەکە بۆ من کە ئێستا خانمان لەم بوارەدا چۆنڵی جێی دەستیان زۆر زۆر دیارە کاتە لێرەوە چۆن چیان پێڵێت و چۆن خانمان هەندێک ئێستا ئەگەر بینەرمامن بیانەوە بێنە ناو ئەم دنیایەوە پێیان ئەڵێم ئازابن باوەڕتان بە خۆتانە بێ ئەو ئاواتانی کە لە دڵتانە لە هەج بوارێکە نەک فۆتۆگرافەریش وەکو خانمێک بتوانە بەرجەستەیکە کە تۆ من زۆق و سەلیقەیەک لە ناو ئاهی چۆنەڵی هوەرێک هیوایەتێک لە ناو ناخمە هەبێ کە من بەرجەستەی نەکەم لە هەج بوارێکا بێعنی هیچ من لێرەوە پێیان ئەڵێم ئەگەر لە هەج بوارێکە نەک فۆتۆگرافەریش بیگەن بە ئامانج و بەرجەستەیکە کاتە پێویستە خانە بچنە ژێر سایی خۆیانەوە حتمان بەتەئکید زۆر سپاس بۆ خات و سارا نامۆ فۆتۆگرافەر و سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ سپاس بۆیەوە سپاس بۆ گرنگیدان بە پرۆژەکەی منیش سپاس بۆی ماندوو سپاس بۆ تۆش شیوای سەرکەوتنی زیاتر و بەردەوامی زیاتر